بەڵام ئەم کابرایە جنێوی بە پێغەمبەر داوە قەیچێک جوێنی دا و جوێنی دا خۆ بۆ جوێنە پێغەمبەری خوایکی لێ ناهێ و هەر کەسێکیش عەزیزانی من پێتان وا نەبێ زۆر جارە بینی هەندێک خەڵک ئیتر ئایا پۆشاکی مەلایە هەر شتێکی ترە یا لە هەرچ دەرەجەی علمی لە هەرچ ئاستێکایە کە پێی وابێ ئەو کەسەی قسە بە پێغەمبەری نازدار بڵێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی ئیهانە بە پێغەمبەری نازدار بکە صلی الله عليه وسلم بە مبەڕیر بێ یا بێ مبەڕیر بێ پێی وابێ واجبی سەرشانمان بریتیە لە توبیان بەڕاستی خەڵەتی کرد و سەر لێ شێوا و خەڵکی سەر لێ شێواوەکە ئەو کەسەی بێ ئەدەبی بکە بەرامبەر بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئایا نەعوذ بالله جوێنی پێ بدات یاخود گاڵتەی پێ بکات یاخود گاڵتە بە سونەتەکانی بکە یاخود گاڵتە بە فەرمودەیەکی بکە لە دین پێی دەرەچێ ئینسانێکی کافر و مرتەدە لە دین پێیەچێتە دەرەوە با بە سوعبەتی شەوە گاڵتەی پێ بکە لەبەرەوە حکم توبیان نییە حکم بریتیە لەوەی کە بڵێ تۆ ئینسانێکی مرتەد و کافری تو لە دین پێی دەرچووی ئەگەر بێ ئەدەبی بکەی بەرامبەر بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم و حکمی ئەو کەسەشی کە بێ ئەدەبی ئەکا بەرامبەر بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم پێی بڵێن وڵات تۆ ئینسانێکی تاوانباری یاخود ئینسان هێندە غیرەتی نەبێ کە بۆ خۆشت غیرەتت نییە ڕێخۆشکەرمە بە بۆ خەڵکی کە گوێن بە پێغەمبەری نازدار بدەن صلی الله عليه وسلم گوێن بە پێغەمبەری نازدار بدەن صلی الله عليه وسلم کە بەڕاستی بێغیرەتیە بڵێ جا بە گوێندان پێغەمبەری نازدار چی لێ دێت چی لە پێغەمبەری خوا کەمە بێتەوە ئەمە قسەی شوێنکەوتوانی پێغەمبەری نازدار نییە بەڕاستی ئەمە ڕازیبوونە بە کوفر ئەگەر بڵێ قەیچێکە جا گوێنەدا بابیدا خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چی لێ دێت چی لێ کەمە بێتەوە ابن منذر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەگێڕێتەوە لە قاضی عەیاضەوە ئەفەرمێ کۆدەنگی زانایانی ئیسلامی لەسەرە کۆدەنگ کە هیچ مەجالێکی تیان نییە کە عولەمایان هیچ خلافێکیان نییە هەر موسڵمانێک ئەگەر لە ناو دایرەی ئیسلامی شابێ هەر موسڵمانێک سوکاتی بکا بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم یاخود گوێن بە پێغەمبەری نازدار بدا صلی الله عليه وسلم ئینسانێکی کافر و بێباوەڕە ئینسانی کافر و بێباوەڕە و حکمیشی ئەوەیە کە بکوژرێت لە ملی بدرێت لە حەقی ئەوەی کە گوێنی بە پێغەمبەری نازدار داوە صلی الله عليه وسلم نەک بڵێن جا پێغەمبەری خوا چی لێ دێت ئەگەر ئەو گوێنی پێ بدە ئەمە بێئەدەبیە بەرامبەر بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەمە شاردنەوەی حکمەکانی خوای پەروەردگارە لە خەڵکی بەڵکو ئەو کەسەی بێئەدەبی بکە گاڵتە بە سونەتی بکە گاڵتە بە فەرمودەی بکە گاڵتە بە پێغەمبەری نازدار بکە گاڵتە بە خێزانەکانی بکە لە دین پێی دەرەچێت ئەگەر تەوبە بکە ئەگەر تەوبەشی لەسەر بکە حکمەکەی هەر کوشتنە تەوبەکەی بۆ قیامەتی ئیسفادەی هەیە بۆ ئەم حکمەی سەرزەوی ئیستیفادەی نییە بۆ حکمی سەرزەوی ئیستیفادەی نییە لەبەرەوە بێ ئەو هەیبەتە لە دڵمانە بێ هەیبەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کەسێک خۆی ڕازی ئەبێ بەوەی گوێن بە ماڵ و منداڵی بدرێ ئەی چۆن جورئەت و غیرەتی ئەوەکە لەسەر تەلەڤیزۆن بڵێ جا قەیچێکە گوێنەدا بە پێغەمبەری خوا خۆ پێغەمبەری خوا چی لێ دێت تۆیە کە غیرەتت قبوڵ ناکە گوێن بە ماڵ و منداڵت بدرێت چۆن غیرەتت قبوڵەکە گوێن بە پێغەمبەری نازدار بودرێت ئەی بۆ حکمەکان ڕوون ناکەیتەوە بۆ خەڵکی بۆ حکمەکان لە خەڵکی ئەشاریتەوە واللهی هەر کەسێک بچووکترین گاڵتە بە پێغەمبەری نازدار بکە گاڵتە بە سونەتەکانی بکە گاڵتە بە فەرمودەکانی بکە واللهی ئینسانێکی کافر و بێباوەڕە ئینسانێکی کافر و بێباوەڕە ئەگەر نوێژیش بکات ئەگەر ڕۆژوش بگرێت لەبەرەوە عەزیزانی من ئەمە حکمی ئیسلامە ئەبێ ڕۆن بکرێتەوە بۆ خەڵکی بۆی خەڵکی مەجای ئەوەیان نەبێ کە بێئەدیبی بەرامبەر بە فەرمودە بکەن یاخود بەرامبەر بە هەر شتێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم